لەسەر و کێشە سیاسانی کە لە هەرێمی کوردستانە هەیە و هەروەها ئەو جۆرە ئابڵوقەی کە ماوەی چەند مانگێکە سلێمانی گرتوتەوە کاریگەری لەسەر تەواوی شوکاری کۆمپانیاکان و هەروە جمهورجۆڵی سنوورەکان و خاڵە سنووریەکانی سلێمانی کردووە و کار و چالاکی هاوڵاتیان بە هەمان شێوە بازرگانان دروست کردووە. لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک پرسی دیکە هەیە خوێندکاران لێسەردا داوای دەرماڵاکەن کە ساڵی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا کە و هاوکاری ئەو خوێندکارانە بکە بە شەناخۆیەکانیان بۆ نۆژەم بکرێتەوە و ئەو دەرماڵەیی کە ئەکی حکومەتی هەرێمی کوردستانە لە دوای تێپەڕاندنی قەیرانی دارایی بۆ خوێندکارانی دەستەبەر بکات لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ساڵی پار ئەو بڕە دەرماڵەیە بە خوێندکاران درا. لەم ساڵیش تا ئێستا خوێندکاران چەند جارێک داوای دەرماڵەیان کردووە داوایان کردووە کە حکومەتی هەرێمی کوردستان دەرماڵەکانیان بۆ بگەڕێنێتەوە. لەسەرم بابەتە و قەیران و کێشە و ململانی سیاسەکانی هەرێمی کوردستان و ڕنگدانەوەی بە تایبەتتر لە سنووری سلێمانیدا لەگەڵ بەڕێز حەسەن بارام وەکو چاودێری سیاسی لێرە میوانە لەگەڵ ئێمە گفتوگوی زیاتر دەکەین. کاک حەسەن زۆر سپاس ئامادە بوونیت. چی ڕوودەدات لە هەرێمی کوردستاندا؟ بۆچی سلێمانی ڕوبەڕووی مابڵقەی بۆتەوە؟ بەڵێ زۆر سپاس بە و دەرفەتە. لە ڕاستیدا ئەمە پرسیارێکی جددیە. دەبووە پێش ئەوەی ئێمەمانان یان هاونیشتمانیان قسەی لەسەر بکەن دەبواە ئەو دەسڵاتی و حکوومەتی کە لە هەولێر هەیە بەجددی باەتە سەر هێڵ بۆ چارەسەرکردنی هەموو ئەو گرفتانە و دەبواە چارەسەری تەواوی کێشەی خزمەتگوزاریە بابەتی پەیوەستە بە خوێندکارانەوە بە زانکۆکانەوە بە بابەتی وەبەرهێنانەوە بابەتی دادپەروەری لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و کۆمەڵێ بابەت پەیوەست بە ژیانی هاوڵاتیانی ئێمەوە. بۆیە لە نەتیجەی ئەوەی کە ئەو دۆخە خوڵقاوە جێگای داخە بەو پێ لێرە فەزایەکی ئازادتر هەیە و لێرە دەرگاکان واڵاترن بۆ ئەوەی چین و توێژەکان لەسەر شەقامەکان ناڕزایی دەرببڕن. بۆیە دەبینین بەردەوام سلێمانی تەبانەوەش باجی خۆی هەیە ینی بەڕاستی کاتێک کە خۆپشاندانەکان بەردەوامە بن کاریگەریان بۆ سەر ژیانی هاوڵاتیانی تر ئەبێ بە نمونە ینی بە نمونە ڕێگا سەرچیەکان لە بەرەنجامی خۆپشاندانەکانە دەگیرێن لەلایەن خۆپشاندەرانەوە ئەمە کاریگەری بۆ سەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانی تریش دادەنا کەواتە هەموو ئەمانی تێکڕای دەگوزارێ بە پلەی یەکەم بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە. یعنی ناکرێ مەسەلەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرەکان و کابینەکە خۆی لەوە بەری بکە کە چی لە سلێمانیا دەگوزارێ و ناکرێت ئەو بارە و ئەو دۆخشکە لێرە هەیە بخرێتە ئەسۆی چێتی نیشتمانی کوردستان و کێزێکی سیاسی چاوپۆشی لە کێشەکانی سلێمانی کرێت. طبعاً کۆمەڵێ بابەتەن جێگای پرسیارن. من وەکو سەرەتا ئاماژەم پێی کرد ئەو دۆخە ئازادیی کە لێرە هەیە ئەوەی کردووە کە هاوڵاتیان زیاتر ناڕزایەتی لێرە دەرەبڕن و خۆپشاندانەکەن و گلەیەکانیان ڕاستەوخۆ پێشکەشی دەسڵاتدارانەکەن. بەڵام ئەوەی کە ئێمە دەیبیسین و ئەو داتایانی کە هەن و ئەو بابەتانی لەبەر دەستن هەمووی پێمان دەڵێ و دوجاریش هەڵوێستی سەرکردایەتی سیاسی یەکێتی لە ئاستی باڵا بەرامبەر ئەو دۆخە هەیە. ئەمە هەمووی ئاماژەیە یعنی تۆ گلەی هەیە لە خزمەتگوزاری خۆپشاندانی خوێندکاران هەیە و هێزی سەرەکی کاو بەشە لە حکوومەتەکە و لێرە دەسڵاتی یەکەمە ئەویش گلەی هەیە و گەیشتۆتە ئاستی ئەوە کە دوا قسەی خۆی لە بەرامبەر ئەو شێوە بەڕێوەبردنەی کە حکوومەتی هەرێم هەیەی بەرامبەر ئەم ناوچەیە ئەم دەڤەرە دوا قسەی خۆی بکە. هەموو ئەمانە پێمان دەڵێن بەڵێ کێشە هەیە بەڵێ گرفت هەیە و بە پلەی یەکەم ئەوەی کە دەبێ بێتە سەرخەت و قسە لە سەرمەکە حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام دوای هەموو ئەم کێشانەی کە ڕوەدەن دوای گلەی و گازندە بەردەوامەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و هێزە سیاسیەکانی تر و دوجار لەسەر ئاستی کەسی یەکەمی یەکێتی نیشتمانی کوردستان پەیامی ڕوون بە حکوومەتەداوە بە هێزە بەناو هاوبەشەکەشمان ئەدا کە دەبێ معالەجەی ئەم کێشانە بکرێ بەداخەوە تا ئەم چرکە ساتە هەوڵێکی جددی نییە کە گفتوگۆ بکرێ و بە ژمارە بە داتا هەموو ئەو کیمیاسیانە و کەموکوڕیانی لێرە هەن بخرێنە بەردەستی حکومەت و نابێ حکومەت خۆی لێ بێبەریکاو بێت. دەڵێن حکومەت کاک حەسەن دەزانین کە لە نێو حکومەتدا دەزانی ئەم پەرلەمانتارانە دەستیان لە کارکێشایەوە بەشێکیان حیزبەکان بە هەمان شێوە ناڕزایەتیان هەیە.
ینی زۆرن ئەو کەسانی کە گلەیان لەم کابینەیە حکوومەتی ڕخنەکان هەیە ئەم وەز ئەو ئەم دۆخی کە لە سلێمانی داگوزارێت کە دەڵێن حکوومەت کێ دەگرێتەوە بە دیاریکراوی بەڵێ لە دنیا وا باوە ینی حکوومەت تەمانم حکوومەتە بەناوە حکوومەتی هاو بەشە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستانە بزوتنەوەی گۆڕانە و هەندێک لە هێزە کەمای ئێتەکانی تریش بەشداریان هەیە و هەندێک لە ڕووی محلیەوە هێزە ئیسلامیەکانیش پشتیان هەیە لە هەندێک پێکاتەکانە ئەمە هەمووی ئەم یعنی تۆ من ئەوەم زۆر پێسەیرانی وەکو ئاو نیشتمانیە کە بینم لە وڵاتمان خۆپشاندانەیە ناڕەزایەتی هێزە سیاسەکانەیە پەرلەمانتاران دەست لە کارە کێشنەوە شەقام ناڕازیە بەڕاست چێ دەبێ بێتە بەردەم شاشەکان و بڕوا بە من بێنێ بە منی هاو نیشتمانی و بڕوا بە هێزە سیاسەکان بێنێ کە ئێمە لە وڵاتی ئێمە گرفتەیە ئەمە بەرپرسیارەتی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان و خۆتانیش دەزانن لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە برایەنی پارتی دیموکراتی کوردستانە و زۆربەی پۆستە گرنگ و باڵاکان لەوانە بۆیە ئەبێ ئەوان بەرپرسانە بەڕێ سەرۆکی حکومات و کابینەکەی بێتە سەرخەت هەر بەڕاستی ئەم گلەیانەی کە خوێندکاران لە سلێمانی دەیکەن کە هاوڵاتیان کەەوە بەرهێنەران کە هێزە سیاسەکان و بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هێزێکی سەرەکی دەبێ بە ئامار بە ئەدلە بە بەڵگە ئەمە بسەلمێنن بزان هەڵەکە لە کوێیە و چارەسەر بکرێت و ناکرێت ئیدامی پێ بدرێت بەردەوام ئەم هەڵانە دووبارە بکرێتەوە باجەکەشی ناوچەیەکی دیاریکرا و شاریکی دیاریکرا خولقێنەری ئەمەی کە جەنابەت ناو هێنا بە هەڵا خولقێنەری ئەم هەڵەیە و ئەم ڕۆژەی کە لە سلێمانیدا هەیە کێیە کێ بەرپرسیارە ئەنی هاوڵاتیان داوا لە کێ بکەن حیزب سیاسەکان بە هەمان شێوە کێ دەکرێت ئاراستە یاخود ڕووی کێشەکان ئاراستی کێ بکرێت طبعا بەپلە جیاوازە ئەرکەکان مەسەن بۆ نمونە ساڵی پار کێشەی خوێندکارانە بوو لە بەشە ناوخۆیەکان لە مەسلەی دەرماڵە ئەوە ئەرکی یەکێتی نەبوو وەکو حزب یعنی وەکو حزب ئەو ئەرکی حکوومەتە کە بێ دەرماڵە بۆ خوێندکاران دابینکە و کێشە و پێداویستی خوێندکاران دابینکە کەرتی تەندروستیش کەرتی تەندروستی بەس یەکێتی نیشتمانی کوردستان پار ساڵ خۆی لەسەر میزانی و بودجەی خۆی کە ئەمەش بەڕاستی ئەرکی حکوومەتە ئەم ساڵ جارێکی ترم خۆپشاندانان دووبارە بۆتەوە زەحمەت نەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پەیامی ڕوونی چییە بۆ دڵنەواییکردنی خوێندکاران کە بە هەزاران خوێندکار و ڕۆڵی ئەم وڵاتەنە چۆن معالەجەیەکە یان دەبێ بێ پێداویستەکانی دابین بکە یانیش دەبێ بێت بە ڕاشکاوی بڵێ من ئەمەم پێ ناکرێت بەپی ئەم خاڵانی خوارەوە نەک ئەو بابەتانە تێکەڵی ململانێ حزبیەکان دەکرێت و گومانی شەیە لەو جۆرە مامەڵەکردنا بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان و بەشێ لە هێزەکانی تر نایشارنەوە گومانیان هەیە لەم شێوە ئیدارەدانا و لەم شێوە بەڕێوەبردنی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆیە دەڵێن تا ئێرە بەس و جەنابتان و خەڵکی کوردستانیش لە دوادیمانەی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەو خاڵانە هەمووی ڕوون بووە کە یەکێتی تا ئێستا قبولی کردێ جارێکی تر قبول ناکات تەمانەوە تەنها یەکێتی نییە هێزەکانی تریشن بەڵام یەکێتی لەبەر ئەو دۆخی لە هەرێمی کوردستان هەیە زیاتر نەرمی نواندووە و زیاتر ئەو دۆخی قبول کردو بەڵام خۆی باجەکەی داوە دوجار و دەنگدەرانی ئەو باجەکەی داوە بەڵام پێم وایە کاتی ئەوەیە کە بە ڕاشکاوانە قسە لەم گرفتانە بکەن مەسەلەن یەکێتی نیشتمانی کوردستان ڕەتەچەی خۆی بڵاو بکاتەوە و من پێم باشە لێریشۆ پێشنیارەکەم لە میدیاکانە خاڵ بە خاڵ خەلەکان لەکوێیە و ئەگەر حکوومەتی هەرێمیان لایەنی سیاسی بەرامبەریش پێی وایە ئەم داتایەنە دروست نین حەق وایە ئەوش داتای خۆی بڵاو کاتەوە لیان لە بەردەم خەڵکی کوردستانە دەبێ لایەنی کەمتەرخەمی سەرەکی لەم دۆخە ئەبێت دەستنیشان بکرێ و ناتوانێتی لەمە زیاتر بەردەوام بەمە بدێت خەڵکی کوردستان قبول ناکە حتا لایەنگر و ئەندام و ئۆرگانەکانی حیزب سیاسیەکانیش قبول ناکە کە ڕۆژانە گلەی و سەرنج و ناڕزایەتیان هەیە بەرامبەر سەرکردایەتی سیاسی خۆیان کە نابێ ئەم دۆخە بەم چەشنە درێژێ هەیە باشە لە سەرەتای کە هەر حکوومەتێک پێک دەهێنرێت لە سەرۆکی حکوومەتەوە لە وەزیرەکانەوە لە ئەندامانی پەرلەمانەوە لە بەڕێوەبەر گشتیەکان کە دانرێن لە سەرەتای دەست بەکاربوونیانەوە سوێندێکی یاسایی دەخۆن کە بەڵێن دەدەن بۆ ماوەی 4 ساڵ لەو کاری کە دەیکەن بەرامبەر بە هاوڵاتیان هەرێمی کوردستان پارێزەری مافیان بن یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم سوێنەیە ئێستا چۆن وەڵامی هاوڵاتیانەیەتەوە ئامانج لەم دروستکردنی ئەم دۆخانە چییە لە سلێمانیا من بڕامەوەی ئەوەی کەیسە لە بیریان نەماوە ئەو سوێندەیە
یعنی من خۆم وەکو نیشتمانیەک ئەم وڵاتە پێم وایە ئەوەی کە ئێستا لە بیری بەرپرسان و بە تایبەتی بەرپرسەیەکەمەکان نەماوە مەسلەی ئەو سوێن خواردنێ دواتریش ئەو سوێن خواردنە تەنها ئەوە مەرج نییە تۆ زاماتێکی ئەخلاقی نیشتمانی هەیە بەرامبەر هاوڵاتیان و هاو نیشتمانیانی خۆت تۆ دەنگدەرت هەیە سبەینی ئەو دەنگدەرن لێت قبول ناکە و دواترش من ینی زۆرم پێسەیرە تۆ دیقەتی مەشەدی سیاسی بکە لە کوردستان لە عێراق لە ناوچەکە کە چی بە دۆخێکی ناتەندروستە گوزەرەکەین چەندین هەڕەشە و مەترسی لە بەردەرگای ئەم ناوچەیە کە بێت ئێمە لەم چرکە ساتە نتوانانی هەرێمێکی چکۆڵەمان هەیە کە 3-4 پارێزگایە نتوانین ئیداریشی تەندروستی بدەین و من بەڕاشکاوانە قسە دەکەم بەشێک لە ململانە سیاسەکان هێنراوەتە ناو پرۆسی حکومڕانیوە لە هەرێمی کوردستان ئەمە وای کردووە من بۆ ئەوی بمەوێ لایەنێکی سیاسی هەر لایەنێکی سیاسی ناشرین بکەم و کێشەی بۆ دروستکەم ئێم لە ڕێگای بەرنامەی حکومەتەوە کێشە و گرفتی بۆ دروستەکەم بەڕاستی ئەمە لە دنیا شتیوان نییە ینی بۆ حکمێکی ڕەشید بۆ حکمێکی تەندروست بۆ حکمێکە حکمێکی نیشتمانی تەواو بێت نابێ ململانی سیاسەکان بێتە ناو کایی وزارەتێکەوە یعنی نابێ سبەینێ من لە هەولێر یان لە سلێمانی وەکو نیشتمانیەک بە چەشنێ مامەڵەم لەگەڵا بکەن ئایا من پشتگیری هێزێکی سیاسی پێچکە تۆ کە وەزیری تەنها وەزیری یەکێتی نیت یا هی پارتینی یای گۆڕان نیت تۆ وەزیری کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانی کەواتە لە بەردەم بەرپرسیارێکی دایم مامەڵە بکەیت لە دابینکردنی بودجە لە دابینکردنی خزمەتگوزاریە پێداویستەکانی ئەو ناوچانە یعنی لەکوێی دنیاە هەیە تۆ نەخۆشخانەکان کەرەستە و پێداویستی تەندروستی تەواویان لەبەر دەستانە بێ بچین خێرە و من و بۆ نمونە بە سوپاسەوە ینی هێزیی وەکێکی نیشتمانی کوردستان بەڵام یەکێتی وەک حزب تا چەند دەتوانێت بەردەوام تەغزیەی دام و دەستگاکان بکە بە هاوکاری ئەوانە ئەو ئەرکی حکومەتە ئەگەر نیەتی دەبێت بێتە بەردەم شاشەکان و بەجددی قسەی خۆی بکە لەگەڵ خەڵکی کوردستانەوە لەگەڵ هێزە سیاسەکان و ئەگەر هەشێتی جیاوازی ئەکا لە نێوان شارێک و بۆ شارێکێتر بەڕاستی ئەمە حکومت بەم شێوە بەڕێوە نابرێ و ئەشکال دروستە بێ و درزەکان دەلاقەکان گەورەتر ئەبنەوە دوجار دەبێت لەمەش تێبگەین یعنی من بەداخەوە ئەمە لە کللتوری ئێمە هەیە تێکەڵکردنی ململانە سیاسەکان لە بەڕێوەبردننی ئیدارەدانی دام و دەستگاکانی حکومڕانیە تەمەەن کێشێکی زۆر گەورەیە من پێم وایە بەشێکی لەم کێشانە کە دروست بوون ئەمەیە یعنی من بمەوێت لە ڕێگای وزارەتێکەوە لە ڕێگای بەڕێوەبەرێکی گشتیەوە هێزێکی دیاریکراو بچوک بکەمەوە یان ناشرینی بکەم بەڕاستی ئەمە ناتوانانی حکوومەتێکی تەندروست بەرهەم بێنی کە لە قازانجی کۆمەڵانی خەڵک و پرسی کورد و مافەڕەوەکانی خەڵکا تاکی بەردەوامە بێ ئەم ڕۆژانی بەپی ئەو خوێنەوانی کە هەیە بۆ ڕۆژەکە بۆ ناکۆکی کە لە نێوان حیزبەکان هەیە و باجەکەی هەم خەڵک هەم حیزب دەیوات لە ناوچەیەەکە ناوچەیەکی دیکە لەسەر بێگومان کە ئەڵین هەرێمی کوردستان فەرقیان نییە جیاوازی نییە بەڵام ناوچەیەکی کات هەڵاوسانتیا ڕوویە ناوچێکی کە داکشان ڕۆیە لە ڕووی دارایی و ئابوووریەوە ینی دوجار خوێندنەوەی ئەم بارودۆخە ئاڕاستەکەی بەروکوێ چێ من پێم وایە گەشتوتە قۆناغی ئیتر بێدەنجی لێ ناکرد بەم شێوەی لای خوارەوە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هێزێکی سەرەکی و بە تایبەتی لەم ناوچەیشتا کە باڵا دەستە و لە حکومەتشە هێزی سەرەکیە ئەوەندەی من خوێندەوەم کرد بێ بۆ گوتاری یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ پەیامی بەڕێز سەرۆکی یەکێتی و ناوەندەکانی یەکێتی ئێرە تا ئێرە ئیتر دەبێت ئستۆپەکرێ و ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان جارێکی تر بڕاو ئەو دۆخەی ڕابردوو قبولکە ئەم پێم وایە یەکێتی تێدا زەرمەند دەبێ وەکو هێزێکی سیاسی و وەکو هێزێکی بەرپرسیار و ئەمە بۆ گۆڕانی هەمان شتە و بۆ هێزەکانی تریش بە هەمان بەرپرسیارەتیە و ئەگەر بیزانێ بۆ پارتیش کە وەکو هێزی یەکەم لە کوردستان و کابینەکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە برایەنی پارتی دیموکراتی کوردستان ئەمەش بەرپرسیارەتی یعنی تۆ کەوتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەورامانەوە تاکو زاخۆ تۆ بەرپرسی لە ژیان و گوزەرانی خەڵک یعنی ناکرێ مەسەلەن بۆ نمونە پێداویستی تەندروستیەکان بۆ نەخۆشیەک لە کەس نەزان دابینی کەم بەڵام بۆ نەخۆشخانەیەک بەڵام بۆ نەخۆشخانەیەک لە شارە زوور دابینی نەکەم تۆ بەمە دەڵێ من سەرۆکی حکوومەتی هەمووتانیم ئەمە هەڵەیە ینی چەند زیانی بۆ هێزەکانی تر هەیە هێندەش بۆ زیانی حزبەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتەیە کەواتە لێرەوە هەم یەکێتی هەم خەڵکی کوردستان و هەم هێزە سیاسیەکانی تر گەیشتوونەتە فاسلە
گەیشتونەتە خاڵێک کە دەبێ بەڕاشکاوانی لە بەردەم ڕاگەیاندەکانە لە بەردەم خەڵکی کوردستانە ئەمە یەکلاکەینەوە هاڵەکان لەکوێ ئەگەر لە یەکێتی نیشتمانی کوردستانە بەڕاستی یەکێتی ئەبێ داوای لێبردن بکات و خۆی چاکە و ئەگەر لە پارتی دیموکراتی کوردستان و بەڕێ سەرۆکی حکومەتە ئەوانیش بە هەمان شێوە چووکە بەڕێزم ینی ئیتر حکومڕانی بەم شێوە ناتوانانی ینی تۆ ناتوانانی شتێک لای هاوڵاتیانی هاو نیشتمانیانی خۆت دروستکەی کە من حکوومەتێکی گشتگیرم بۆ هەرێمی کوردستان بەم شێوە ناتوانانی. باشە بابەتێکی کە هەیە ئەوش قواری هەرێمی کوردستانە ئەم سەربەخۆیی کە لەم پارچەی هەرێمی کوردستانە هەیە بۆتە دڵخۆشیێکیش بۆ پارچەکانی دیکەی کوردستان کە ئەوان ڕەنگەی سەر لە دۆخێکی ناهەموارە بن ئێرە بەلانکەی پێکەوە ژیان بەلانکەیەکی ئارامتر بزانن ئەگەر هانایشی بۆ بێنن لەگەڵەوەی کە نێردەی تاوی وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمە چکاریگەریەک ئەم ناکۆکیە سیاسیانە ئەم هەڵکشان و داکشانە ئابوووریەی کە هەیە چکاریگەریەک لەسەر قواری سیاسی هەرێمی کوردستانەکە. بەڵێ بەو خوا جنوبی ئەفریقیاش بەم کێشانەیە مازانە لەو پەڕی ئەم هەسارەیەوە بۆ ئەو پەڕی هەسارەیە کە دەزانن ئێمە کێشەیە و من وەکو سەرەتاشتم کێشە حیزبیە ملمەلانە حیزبیەکانمان بردووەتە ناو دام و دەستگاکانی حکومەتەوە ئەمەی کە عەرەبوتەنی ئەمە تامەتل کوبرە ئەمە کێشە هەرە گەورەکەیە دەبێ ئەو ململانیە لە دام و دەستگاکانی حکومەت بخرێتە دەرەوە بۆی بتوانین وەکو حکومەتی هەرێمی کوردستان بێگومان مەترسی زۆر جددیە یعنی تۆ من هەمیشەم قسەیە دووبارەکەمەوە هەر کاتێک کورد بەهێز بوو بێت یەکگرتوو ببێت و یەک بەرنامە و پلانی هەبوو بێت توانیوتی دەستکەوتی گەورە بەدەست بێنێ هەر کاتێک دەلاقی ناکۆچەکان گەورەتر بوو بێتن و ململانی هەبوو بێ نیارەکانمان زۆر بە ئاسانی توانیویانە بێنە پێشەوە و زیانمان پێ بگەین و من ئەمەوێ یەکسەر یعنی حکمت و ئەمە چی فەلسفەیەکە لە زانستی سیاسیە من ئامادە بم لەگەڵ نەتەوەیەکی ترا لەگەڵ هێزێکی سیاسی ترا لە دەروی هەرێمی کوردستان ڕێک بکەوم بەڵام ئامادە نەبم لەگەڵ هێزە کوردستانیەکان لە هەرێمی کوردستان ئەمە بۆ هەموو هێزەکان دروستە نەک بۆ هێزێکی دیاری کراوە کەواتە ئێمە لە بەردەم ئەشکالیەتێکی حکومڕانی و ئیدارەدانی وڵاتداین دەبێ معالەجە بکەین. باشە دەوترا کە سلێمانی داوای سەربەخۆی لا مەرکەزیەتی کوردۆ لە داراییە بەڵام خاڵبەندی گەر میکانیزمی سەربەخۆی لا مەرکەزیت بۆ ئیدارەیەک بۆ پارێزگایەک پێویستی بە چەند مەرجێکە ئەو مەرجانی کە داوا کرا بۆ لا مەرکەزیەتی ئیداری لە پارێزگای سلێمانیە بدی کرا یان تەنها قەیرانێک بوو ئابلوقەیەک بوو بخرایە سەر سلێمانی لە ڕاستیە سیستەمی زۆر هەن شێوازی زۆر هەن بۆ فەرمانڕەوایەتی طبعا ئێمە من ئەتوان بە ناوی هەموو خەڵکی کوردستانەوە خەڵکی دڵسۆز و بە ئەمەی ئەم نیشتمانە ئەوە بڵێم کەس لەگەڵ دوو ئیداریانە کەس لەگەڵ شەڕی براکوژیانە کەس لەگەڵ ئەم ناکۆچیانە بەڵام دەکرێ هەندێک جار هەندێک ئامراز بدۆزیتەوە لە ناو کایی سیاسی و بەڕێوەبردنە کە بەدی لێ بێ ئەلتەرناتیڤێک بێ بۆ باشتر بەڕێوەبردننی حکمڕان مەسەن هیچێک لەو بابەتانە ئەوەی جەنابتە معنایەوە نیە بێتە دوو ئیدارە لا مەرکەزیەتێکی ئیداری یان مالی دارایی هەبێت ئەمە نۆرماڵە بەڵام ئەمەشە تو هەر بەردەوام پەیوەستی بە حکومەتەوە چکە دوجار سیاسەتی حکومەتەکە ئەگەر سیاسەتێکی ڕاست نەبێ کاریگەری بۆ سەر ئەو هینێشەیە ئەوجا ئەو تۆمەتانی کە دەبەخشێنەوە من زانێریەکرد پێ بم لە ڕاماوەی ڕابردووە وەفدێکی ئیداری لایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە نوێنەرانی یەکێتی نیشتمانی کوردستانیش تێدا نەبووە هاتوونەتە خاڵە سنووریەکانی سنووری یەکێتی ئایا بەڕاست ئەو هەموو پرۆپاگەندە و دیعایانی کە ئەکرێ گوایە ئەو خاڵانە قاچاغی تیابرێ و شتی تیابرێ و پارەکان بۆ خەزێنی حزبێکی دیاری کراوەڕوە ئەو لژنەیە هاتووە لەلایەنێکی تر بووە هاتووە لێکۆڵینەوەی کردووە یەک زانیاری و بەڵگەی بەردەست نەکەوتووە بەڵام زەحمەت دەبێ ئەو راپۆرتە بۆ بڵاوی ناکەنەوە یعنی حکومەتە قەبڵاوی کاتەوە بۆی بربەستێ بێ بۆ ئەو تۆمەتانی کە دەبەخشێنەوە بۆ ناوچەیەکی دیاریکراویان بۆ هێزێکی دیاری کراوە یعنی بەم شێوە تەشەنوجا بەم یەکتر تۆمەتبارکردنە جگەل لە زیان قازانجی نابێت ئەگەر بابەتەکە ئەوەیە دەمانەوێت بگەینە ئەنجامێکی باش بۆ بەڕێوەبردن و بۆی حکومەتەکە لەمە زیاتر لەق نەبێت لەمە زیاتر ناکۆچیەکان قوڵتر نەبنەوەوە پەل نەهاوێژن بۆ ناکۆچی تر پێکەوە دابنیشن پێکەوە دانیشتن با لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بانکەن و ڕاستەوخۆ لە بەردەم کەناڵەکانە
گلەی و گازندەکان و ئەو کچی ماسی و کەم و کوڕیان هەن بیخەنە بەردەستی حکومت حکوومەتیش چی گلەیەکی لە ئیداراتی با بڵین سلەیمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و کۆیە هەیە فەرموو با ئەویش بیخاتە ڕوو یان بە دیاریکراوەیەکە لە یەکێتی نیشتمانی کوردستانی هەیە حەقە لە ئاستی هەردوو هێزەکە و لە ئاستی حکوومەتیشە کە کابینەکە هەردوو هێزی سەرێکی تێدایە حکوومەتی هاوبەش بەم شێوە نابرێ بەڕێوە دیارە ئەو دەرگایە کە بەکراوەی ماوەتەوە چەند جارێک لەلایەن سەرۆکێتی نیشتیمانی کوردستانی چۆ باسی لێکراوە دەرگای گفتوگۆ بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەم پارتی دیموکراتی کوردستان و تاوای لایەنەکان لە هەرێمی کوردستان و لە بەغدا کراوە کاک حەسەن زۆر سپاس دەکەین کە لێرە ئامادە بووی سپاس دووبارە بۆ بەڕێز حەسەن بارام کا بەڕێزیان چاودێری سیاسی بن ڕاستەخۆ لێرە میوانی ئێمە بوون